بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێت دیارێتتر منیش لەو دیلاڤەی شارا خۆمەوە بۆی لە پرۆگرامەکەمە غەڵەت نەکەم بەڵام لە ئاخر حەڵقا پێمزانی خۆشحاڵم بۆ جارێکتر بە دیدارتان شادبمەوە لە پایتەختی کوردستانەوە بۆ بەردەوامیدان بە پرۆگرامی دەپرسیار ئەم شەویش بەڕێز کاوە مەمەند فەرەج بربژێری ژمارە 11 لە لیستی هاوپەیمانی بەرەوەی سڵاح دیارە خۆی یەکگرتووە میوانمە بەخێرەوەی سەرچاوەکانم هەروە کۆمەڵی خوشک و برایانی یەکگرتو هاتوون بۆ ئێرە هەمووتان بەخێر بن سەرچاوەکانم بفەرمو قوربان بەخێر بێت. یاخوا بەخێر بێت سەرچاوەکانم سپاس. فایلێکی زۆرە پێمانە چییە پێشەکەم پڕۆژەیە ساوشتە خەمە لە بەشتی زۆرمان ئامادەکردن زۆر باشە چی ئەڵی بۆ خەڵکی هاتوون بۆ لا چی ئەڵی بە جەماوەر و دەنگدەرانی بەرەوەی سڵاح بە ناوی خۆی گەورە سپاس بۆ جەنابەت سپاس بۆ هەموو ستافی کە لێرە ماندوون سپاس بە هەوادارە و دەنگدەرانی لیستی 119 واک پشتیوانانی کاندیدی ژمارە 11 سپاسیان ئەەکەم کە بەشێکی زۆریان لە کۆیە و لە هەتا کەرکوچی تێ و شارەکانی تریتە هاتوون من سپاسیانم لەگەڵەوە درەنگ خەبەریان دەنێگەنا دڵنیام قاعەکە پڕە بوو بەڵام ڕێگەی کوێژ ڕێگەیەکی تۆزێ نەخۆشە بەڕاستی ڕێگەی مەرگە بەداخە و دوای 27 ساڵ ترسمانە بێ بەو ڕێگایەدا بڕۆین ئیترەوە وای کراگەنا من دڵنیام ئێستا هەواڵەکە زمەیدا زیاتر بەس زۆر گەورە زۆر سپاس دیارە بنەرانی بەڕێز بەڕاستی ئەمە حەقیقەتێک بڵێم کاکاوە ئێمە زۆر درەنگ پێمانوت بڕیار بوو سەرۆکی لیستی حزبێکی تر لێرە ئامادەبێ بەڵام لە بۆی نەکرا یان نەیتوانی بێت یا هۆکارەکار چی شتێ بوو پەیوەندی بەخۆیەوە هەیە لەبەرەوە بزانم وەکو پێویست زۆر کاندیدەکانی تر سعی شوێ نەکردووە نیە بەخوا خەمە نەبێ زیرەچی باش الحەمدولله بنەرانی بەڕێزباز زیاتر کاوە مەمەند فەرەج بربژێری ژمارە 11 بەرەوەی سڵاح بناسین فەرموون کاوە مەمەند بربژێری ژمارە 11 لە هاوپەیمانی بەرەوەی سڵاح بۆ پەرلەمانی کوردستان بڕوانەمەی دیپلۆمی لە کارجێڕی کارهەیە و لێپرسراوی کارجێڕیا لە بەڕێوەبەرایەتی تاقیگەی بیناسازی کۆیە لەسە مەسلەی بودجە قسەی جدیمان دەبێت و بە دەرچوین جدی دەکەین خۆی من لە شاری نەوتەوە هاتووم و لە شاری نەوت شەوە دین بۆیە قسەی زۆر جدیمان لەسەر نەوتێ بۆیە من بەڕاستی قسەی جدیم لەسەر لیژنەی سامانە سروشتەکان و ئەوە ینی قسەی جدیمان هەیە لەبەر خۆم خەڵکی ئێرەم 22 ساڵە نەوت لێرە دەڕوام وەلا هەمان کاتدا هەموو لیژنەکانی ترکەلی پەرلەمان 15 لیژنەی هەیە بەڕاستی هەموو لیژنیان دەبێت ئەکتیڤ بن و دەبێت بەرچاو بن و دەبێت خەمخۆر بن و دەبێت جدی بن وەک کاری حزبی کاوە مەمەند لێپرسراوی یەکەی ڕێکخستنی کۆی یەکگرتووی ئیسلامیە دەڵێت ئەزمموی 26 ساڵ کاری سیاسی و ڕێکخراوی و پەروەردەیی هەیە 15 ساڵ خزمەتی لە بواری کارجێڕی هەیە پیاوێکە لێوانێ و لە خۆبەخشی پیاوێکە بەتوانە متەمەکین بوێر ئازا چاونەترس بۆی ئەم جۆرە کەسانە پێویستە ئێمەی کۆمەڵگا هەموو کات لە پشتی ئەو کەسانەوە بین کە پیاوی بێر و ئازان بۆ ئەوەی لایەنی کەم مۆسی ئەم میلەتە بەرە و ئاقارێکی باش بچێەوە خەڵک بەرە و یعنی ژیانێکی خۆشتر بچێ ئینسانێکی لەسەر پێیە بەبێت جیاوازی بۆ هەموو خەڵکو و هەموو چین و توێژەکان و پێم وایە کە کاوە ئەمن مەتح نەبێ بۆوی من وەکو مامۆسایەکی ئاینی بەڕاستی تا سەر ئێسقان پشتیوانی لە یەکەم کاوە مەمەند ئەندام یەکێتی ئابووریناسانی کوردستان و یەکێتی فەرمانبەران و کۆمەڵی کوردستانێکی سەوز بووە هاوکات ئەندامی دەستەی بەڕێوەبردننی گروپی خەمخۆرانی کۆیە بووە بەڵێ بەڕزان جارێکتر سڵاوتان لەبێت دیارە ئێمە لەگەڵ سێ پەرلەمانتار کە دوانیان پەرلەمانتاری پێشووترن وەدانێکیان پەرلەمانتاری ئەم خولەی ئێستا گفتوگۆیەکم کردووە لە ڕوانگەی ئەزمموی خۆیانەوە قسە بۆ خەڵکەکان پەرلەمانتار کێیە و پێویستە خەڵک دەنگ بە بربژێری چۆن بدات بە گویان لێ بگرین فەرموون بەڵێ بەڕێزان لەرکیان سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر بە دارتان شادبمەوە دیارە من زۆر جار لە پرۆگرامەکاندا باسی ئەزمموونەکەم ئەزممون زۆر گرنگە و ماکی پێشکەوتن و داهێنان و ئەوەیە بۆیە ئەم جارە قاوەیە کە خۆینەوە لەم کافەیە لەگەڵ سێ پەرلەمانتار کە ئەزمموی پێشووتریانەیە خاتو پەروین عەبدوڕەحمان پەرلەمانتاری پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروە کاک شوان شێخ ئەحمەد پەرلەمانتاری پێشووی پارتی دیموکراتی کوردستان هەروە کاک حاجی کاروان پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستان بەخێر بن سەر چاوەکانم حاجی زۆر جار پەرلەمان زۆر بێ ئەهمیەت پیشانی خەڵکەیرە لە کاتێکا دەستگایەکە
ئەگەر وەزیفەی پەرلەمانتاری بکە نەکرێ بە شوێنی شەڕەبۆکسی سیاسی فعلا شوێنی دراسەکردنی پرسەکانی مجتەمع و کۆمەلگایە و ڕێکخستنێتی بە یاسا پەرلەمانتار یا پەرلەمان پێشووتر ئەگەر ئەو وەزیفەی نەبینیوە لە ڕوانگەی ئەزمموی خۆتەوە چیت هەیە بۆ پەرلەمانتارە نوێیەکان کە بتوان پەرلەمان بەرنەوە بۆ ئەم شوێنە وڵا ئەگەر یەکەم شت ئەوەیە کێڕنج تەجروبە لە خولەکانی پێشووتر وەرگین بەڵام یەک مشکلەمانێ ئەگەر سیاست سکاری سیاسی و سیاست لەناو کاری ئەزمونداری پەرلەمانە و لەناو کاری پەرلەمانتاریە جیا بکرێتەوە بە نسبەیەک پەرلەمان و پەرلەمانتار ڕۆڵی خۆی ئەبینێ یعنی ئەو کەسانەی کە لەوێن ڕاستە نوێنەرایەتی حیزبێکەکەن بەڵام ئەگەر بە ڕۆحی چی حیزبایەتی بەڵام مەسئولێتی میلەت لەسەر شانیان بەدەقیقی ژوارەمە ئەگەر بە مەسئولێتێکی حیزبایەتی یان لەژێر کاریگەری ینی حیزبێکەوە کار بکەن بە ڕۆحی حیزبایەتی کار بکەن ئەو پەرلەمانە نەگەم خولە دەخولیتری شەروا ئەبێ ئەمە دوو ئەگەر پەرلەمانتار یان پەرلەمانتار خۆی خاوەنی دیدگای خۆی بێ بە مەشروعێکەوە بێتەوە پەرلەمانە و هەدەفێکی استراتیجی بێ لە ماوەی ئەو 4 ساڵی کە لە بەردەستێتی بتوانێت لە بواری خۆیان خزمەت بکە ئەیکات چونکە مەرجێت تۆ لە ناو دانیشتەکانم توانی خزمەتی پەرلەمان بکەیت ئەوەی کە ئەکرێت ئەو توانە بە تواناکەی خۆتەوە لە ناو لجنەکانە خزمەت بکەیت. خەڵک حاجی یابا لە کاکشان بپرسم خەڵک وا تێگەیشتووە ئەوەی کە زۆر قساکە ئیتر پەرلەمانتارێکی باش ئەمە مەرجە یا خەڵک هەیە وەکو مێرولە هیچ دەنگی نایەوە بەڵام خەریکی هیچیشە خۆی لە ڕاستیدا ئەندامی پەرلەمان ئیشی ئەندامی پەرلەمانەوەی کە لە لیژنەکانی پەرلەمان دەور و ڕۆلی خۆی هەبیتن هەیە لەوانەیە ئەندامی پەرلەمان هەبی لە لیژنەکان هیچ دەوری بچی نەبیتن هیچ چاڕاکیشی ئەنجام نەدابێتن ئیشەکانی خۆی وەکو پێویست حزوریشی نەبیتن بەڵام لە دەرەوە بۆ ڕاگەیاندنەکان و بۆی شەقام قسە دەکاتن ئەرچی ئەندامی پەرلەمان ئەوەی کە پەرلەمانتار بەتەڵی سەر شاشە نییە بەڵکو کارکتەرێکە کە بەکاوە خۆ نەرم لە ناو لیژنەکانە ئیشەکە ڕۆلی خۆی لە ناو لیژنەکانەوە ئیشوی ئەندامی پەرلەمان ئەوەی لە ناو لیژنەکانی پەرلەمان ڕۆلی خۆی بینی و ئەو وازبی کە هەیەی بەجێ بگەین باشە گرنگترین شت خات و پەروێن مەسەن کە پەرلەمانتاری ئەمە خۆی لێ بپارێزێت چییە لە ڕوانگەی ئەزمموی خۆتەوە ئەو هەڵانەی کە زەق و دیار بوون پێشووتر زیانی بە فەزای پەرلەمان و کاری پەرلەمانتاری گیان خۆی پێویستاندا پەرلەمان یعنی لە ڕێگەی خۆیەوە بتوانێت ئەو ئەرکە لە شانێتی جێبەجێ بکە بۆ نمونە ئێستا ئەمە لە لێژنەی پێشمەرگە و شەهیدان بوون لە کاتی لە لێژنەکان هەمواری پرۆژه یاسایی کەسوکاری شەهیدان کراوە دیارە زۆر بڕگە و مادە هەبوون پێویستی بە هەموارکردنەوە هەبوو ئێمە گەر بمانتوانێت بە ینی توانمان هەبا لە ڕێگەی خۆمانە ئەوانێک کە پێمان باشە ئەوانێک کە لە خزمەت کۆمەڵانی خەڵکا بمانتانێت تەسبیتی بکەین ئەو برادرانی کە لەگەڵمان بوونە یەکڕابانی یەکدەنگ لەگەڵ ئێستامانتانی پرۆژەکە بوو پەڕی باشەوە پێشتر بە پەرلەمان ئەوە زۆر جار ناکۆکی حیزبەکانە هێنە ناو پەرلەمان یا پەرلەمانتارانیش خۆیان ناکۆکییان هەیە کاریگەری سلبی تو لە بەرەوەی هەرێک لە پەرلەمانتارێکەوە لە ڕێگەی حیزبێکەوە کاردیر کرایە دەبێت کار بۆ حیزبەژەکە بەڵام ئەگەر بتوانێت سەربەز بێت ئەندام پەرلەمانەکە بتوانێت ئەوەی کە لە ناخیدا ئەوە کە پێویستە بۆ کۆمەڵگای خەڵکی کوردستان بکرێت ئەو کە پێویستە و زۆر گرنگی پێدەدرێت خەڵکەکە پێویستی پێێتی بتوان لە لێژنەکەەوە شەڕەکانە هات بۆ ناو ئەو پرسانەش هەندی نیشتیمانیشان هەردەگەوە ئەگەر ڕەهەندی نیشتیمانی بێ باشە بەڵام ڕەهەندە سیاسەکەی خراپ ینی بوو بە ساحەی ساختکردنەوەی ئەو سراع سیاسیە تاریخیە لە نێوان ئەو ئەحزابە سیاسیانە پەرلەمانیان کرد بە سەنگەر لێ ینی ئەوە یەک لە شتە خراپەکان بوو کە لەم خولەی ڕابردوودەم خولەی چوارەی کە ئێستاکە تەواوەبێ ئەمە بوو یعنی ویستیان ئەو ململانە سیاسی دەرەوە کە قرارە تۆ ڕووی سیاسی لە دەرەوە سراعی سیاسی دەبێ هاتە ناو پەرلەمانەوە ئەو حەق دووڕقەی ساڵانی پێشووتە لە ناو پەرلەمانە ڕشتیان و ئەو سراع سیاسی کە قرار بوو پێشووتر ئەبواە لە ناو پەرلەمان دەریکەیتە دەرەوە بەداخەوە لە ناو دانیشتەکانی پەرلەمان و بوو بە هەدەفێک لەوێ بوو بە هەدەفێکی استراتیجی وارە ئەسبابانەوەی کرد ئەم خولە خراپترین خول بوو لە خولەکانی پەرلەمان پێداخران دەتوانی کاری خۆی بکە بوو بە جێتانە و تەشەری خەڵک لەبەرەم ئەسبابە بوو باشە کاکشان چی بکەن لە ڕوانگەی ئەزمموی ئێوە قسەتان چیە بۆ پەرلەمانتارەکان مەسەڵەن پەرلەمانتار قەیناکە حیزب ناردێتی بەڵام ناتوانێت کارکتەرێک یا ئەدایەکی نیشتیمانی بکە باڵانسی تێدا بە لە نێوان بەرژەوەندی باڵای میلەتەکە و بەرژەوەندی حیزبەکەشە بەڵێ ڕێزم بۆی لەوانەیە ئەنا پەرلەمانی زۆر باش لە ناو فراکسیۆنەکانەوە ئەوەی کە جەناب باز دەکەی کە بەو شێوەی ئیشی کردیا بەڵام چەند کەسانێک تەسیراتشی ڕاستەخۆیان لەسەر ئەو وەزاکردیا ئیشی ناپەڵەمانێن لە مەهامەکەی خۆی لادا بەرەو زۆریشتر وەکو باسم کرد کە بۆ شاشە و بۆ خەڵک قسەیان سەکردیا میلەتەکەی تر مەسەڵەن خەریکە پەستە بێ لەو نوع پەرلەمانتارانی
بەردەوام لەسەر شاشان بەڵام حزوری کە پێویستە هەیان بێ لە ناو هۆڵەکە لەوە ئەدای خۆیان بکەن نایکەن. من خۆم چەندجارێک لە مقابلەش باسم کردەوە یەک لەوانە بوومە کە ماوەیە کە دابڕم لە ئەعلام لەبەر ئەوەی خەڵک وای لێ هات هەستم پێ دەکرێت کە زۆر نیگەرانە ئەنی ڕەزامان زۆر ناشین بوو بەرامبەر بەو خەڵکانی کە تەنها کە قسەمان تەنها بۆ شاشەکان دەکرێت چکە زۆر جار هەبووە ڕێزم لەوە ئەو برابە ڕێزانی کە لەگەی ئێمەدا بووینە بەیەکەوە مناقەشەمان دەکرد زۆر بیرڕایەکان لێگرن نزیک بوون کەچی دەچوێت دەرەوەیان لەو کاتی یەک لە کەناڵەکانی ڕاگەانداهاتن بابەتشیان لە پرسیار لێ دەکرد عکسی ئەو قسەی کە لەگەنی دەکرد بۆ شاشە قسەی دەکرد. یعنی پێشووتر کۆک بوون لەسەر زۆر شت بەڵام لە تەلەڤیزۆنە قارەمانترین کەس ئەوەیە کە بەڵەنی بەرز ساکە و ناکۆکی پیشانە. کاکە ڕەنج ئەندامانی پەرلەمان زۆربەی زۆری لێک نێزیکن لە زۆر شتی هاوبەشمان هەیە کە کۆمان دەکاتەوە بەڵام بەداخەوە شەقام وای کرد قسەکردن بۆ شەقام و کە گوایە هەبوو تموعی دەرچوونەوەی جارشتی شە بوو پەرلەمان ئەوە بوو قسەی بۆ شەقام دەکرد شەقام وای کرد یا حیزبەکان شەقامیان وا لێ کرد ئەم جۆرە لە کادر مەرغوب بێ کە ئەوەی جێداخە لەوانێ من زۆر جار نمونەم بە خۆشمینەوە لەوانێ خەرچی زۆر بەتواناتر و شارازتر بە مامۆستای خۆشمی دەزانم لە ناو لیستی ئێمەدا بوون ئەو خولەی نەبوون بە ئەندامی پەرلەمان بەڵام ئەو کەسانی کە هەم لە ڕووی علاقات یاخود لە ڕووی یاعلامەوە کە زیاتر دەربوونەوە یاخود بە توندی زۆر قسەیان کردیا ئەوانە دەنجی پێویستیان هێنا بووینە بە ئەندامی پەرلەمان جالێرەدا من داوام هەم لە خەڵکی کوردستانی شەیە ئەو خەڵکانە کە بگەڕێنەوە سەر ئاساسی لەبەر ئەو هیچ خزمەتێکی کۆمەلگایان پێ نەکراوە ئەو مهمەی کە لەسەر شانی بۆ خلالی ئەو 4 ساڵی ڕابردوو 5 ساڵی ڕابردوو نەیانتوانی وەکو پێویست جێبەجێ بکەن بە ئەو کەسان دەستنیشان بکەن ناو قایمەکان کە دەزانن ئەندامی پەرلەمانێکی سەرکەوتوی لێ دەدەچی کە هەرچی دەکاتن لە پێناو سەرخستن و یاسای وا دەدەکە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا. باشە خات و پەروین بەڕاستی ئەوە شتێکی گرنگە کاکشوان فەرمووی مەسەن لە ڕوانگەی ئەزمموی خۆتانەوە قسەتان بۆ میلەت چییە؟ خەڵکی چۆن بنێرنە پەرلەمان؟ بربژێری چۆن ئەتوانێت سەرکەوتوو بێت لە ڕووی توانە لە ڕووی ئەزمون لە ڕووی خوێندن خۆی ئەندام پەرلەمان یەکەم شت دەبی زۆر چ و چاڵک بیتن بەرامبەر هەر کێشە گروپێکەکە ڕوبەری دەبێتە بتوانێت بەو پەڕی ئازادی و سەربەستیەوە ڕای خۆتێدا دەربڕێتن یعنی پێویست ناکە من بەڕاستی سەر بە حیزبێکم بەڵام ئایا ئەو شتێکە دێتە بەردەستم ئەو پرسە دێتە بەردەستم ئایا زیاتر پەیوەندی بە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە نیە یعنی بتوانێت ڕای خۆی سەربەستانە دەربڕێ بتوانێت ئازاد بێ و بێر بێ لەسەر شاشەکان بەڵام ئازاوی وێری ئەو نیەتە لە بەردەم کامێرا هەر قسەیەکی چاکە بیکەوە خەڵک سەرنجی خەڵک بۆ خۆ دەڕاتش بەڵکو بێری ئەوتانی کاتی کە لێژنەکان ناقەش هەر پرۆژه یاسایەک دەکرێت کاتی هەمواری هەر پرۆژه یاسایەک دەکرێت بتوانین ڕای خۆت تەسبیتکەی بتوانین جێبەجێ بوو لە خزمەت خەڵک. کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمە تەعبیری ڕەوانشاد مامجەلالە بەڵام هەز ناکەی مەسەلەن ئەوەی کە لەبیر نەمێنێ کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە لای فراکسیۆنەکان لە هەندێک قۆناغا ناکرێن باشار ئەو ئەندام پەرلەمانی هاوش ئەندامێکە لەو کۆمەڵانی خەڵکی کوردستانە کەواتە ئەبێ میلەتەکەی بیر نەچێت بەدوایە بەڵێ تۆ بەدەنجی ئەم خەڵکەوە دێتە دەب ئەندام پەرلەمان دێتە سەر کورسی پەرلەمان کە دەچی پەرلەمان لۆ دیفاع لە ماف و ئەرکەکانی ئەو خەڵکە کەسی زۆر جار حیزب بێ بە ئامانج لە وڵات دەزانیت زۆر زاریش دەکەوتە سەر کەسەکە خۆی زۆر کەس یعنی من ڕاستە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام خۆم جارێک حیزب زەختی لەسەر نەکردی لەبی ئەو قسە کە ئەو قسە نەخێر تۆتانی گەر دەتانی بیر و ڕای خۆش تەسبیتکەی و بڵێ ئیستا دەگەڕێت سەر شخصەکە باشە حاجی بەڕاستی ئەڵێن ئێستا حیزب خۆشی وێزار بووە لەو نوع عەدەم و چاوانەی کە هەر خەریکی شەڕەدەنوک بوون لە بریش کردن زۆریان مەسەلەن لەلای حیزب ناوەتەوە نا ئەڵێن زۆر جار حیزبەکەی خۆشیان ئیتر بێتاقەت بووە لە کاکە خەڵک ئارامیەوێ خەڵک ئاشتیەوێ خەڵک ژیانێوێ خەڵک پرۆژەی ڕێکوپێکێوێ ئەم حاڵەتە فعلا لا حزبەکانیش خەریکە دروستە بێ لەواتێت من بە پێچوانەوە بیدەم مەرج نییە جاروە حیزب ئیشی بەو کەسانەیە کە بازاری بۆ گەرم کات یعنی هەندێک جارت من لەم خولە کە تەجروبەی ئەومان کرد ئەگە تۆ دەنگت نەبی و ڕەنگت نەبی و ئەڵێن پەرلەمانێکی بەڕاستی قسە ئەکە و بەڕاستی بە جورئەتە بەسەر چاشە جورئەتە بەڵام لەناو دانیشتەکانە هەنگاوێکی هێنەوە بۆ خزمەتکردنی خەڵک یعنی بوو بە دوو بەشەوە ئەم خولەی کە من بینیم یعنی ئەوەی کە لە خوارەوە ئیشەکە بە هادیئی و لە ناو لەژنەکان و خزمەتی باشی کردو بەڵام شاشەی نییە ناتوانێت شاشەی بێت کە ئەنەما هیچی نەکردو بەڵام ئەوەی کە لەسەر شاشە قسە ئەکا و هەر ڕۆژی مێشێکەکە بە گامێشێ لای خەڵکەوە باشە بەس میشتم ئیزافەیەک لەسەر و پرسیارە لە خوشکە پەروین کە کاردون پەرلەمان تار بکرێ بە سێ بەشەوە لە ڕووی ویجدانیەوە لە ڕووی ئەخلاقەوە و لە ڕووی میهەنیەوە کابرا ڕاستە لە ڕووی میهەنیەوە باشە بەڵام لەوانەیە مەخلاق مەبەستن ئینەکەن ینی ئەلێرەوە بەسەرەوە بەدەقیقی ینی ئەخلاق ئەوە بێت کە غەش نەکات کە زەمیری ینی ئینسانێتی خۆی نەفرۆشێ لەواتێت لەناو ئەدای پەرلەمانتاریە لە پێناو پارەیەکی کەمە
يعني ئەو دەورەی خۆی نبینێت تەنازول بکات لە شخصیەتە پەرلەمانتارێکی خۆی لەوانەیە بۆ سەفقەیەکی اقتصادیان پارەی بکات ئەو مەسەلە ئەخلاقی بووی بە ئەبیان پیاوەی کە تۆ هەڵەبژێری ئایا لە ڕووی ئەخلاق یعنی بازاڕەکە گەرمە دوو لە ڕووی ئێوە و پەرلەمانتاران ئەگەر مەسەڵەن خەڵکێک دەست داهێنێشت بە پەرلەمانتاری پاراکات ئەی بۆ نایکە من لە پەرلەمانتار بۆ لەگەڵی دانیشتمەوە وتمەکە دێبا ئەوە بکەینەوە بکەین دوتی من گەیشتمەتە نانی خۆم ئەگەر کەسێک ئەمە هەدەفی بێ بۆ بێتە پەرلەمان بگاتە نانی خۆی بەڕاستی ئەمە گەورەترین جەریمەیە من بیکەم بە ئەندامان پەرلەمان لەو حاڵەتەکەواتە ئەبێ ئەم کەسە سابقەیەکی ئەخلاقی جوانی هەبێ کە نە گەندەڵ بوو بێ نە دزی کردبێ نە غەشی کردبێ دوو لە ڕووی زەمیری و ئەم ئینسانە ئەبێ بەڕاستی کەسێک بێ لە هەڵقوڵاوی ناخی ئەم میلەتە بێت دڵی بۆ خەڵکە بسووتێ کە جەنابە دەو پرسیارەت کرد پەرلەمانتەر بۆ خۆی ئەژێ یان بۆ خەڵکەژێ سێمینان لە ڕووی میهنیوە ئێستا من سێر ئەم خولاکەم لەگەڵ ڕێزم بۆ هەموو هەڵبژێراوەکان باسماکە لەگەڵ و شکبرا بەڕێزە هەنی سێرەکەم نسبەیەکی زۆر کەمیتەیە بۆ پەرلەمان بشێ ئەتوانم بڵێم لە 120 کە ئەگە بێتەوە پەرلەمانێکی کارەوە ئەوە هەبێت یعنی بەربژێرەکانە بەدڵ نیان خولا لە 120 چونکە هەموو حیزبەکان بۆ لەبەر ئەوەی من لە لجنەکانەوە سێر کاندیدەکانەکەم ئەم لجنانە لجنە تۆ لە ڕووی سەحیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی یاسایەوە لە ڕووی ئەمەی تر سامانە سروشتێکە زۆر پێویستی بەوەیە جار وایە ئەزمەیەک یعنی ئەزمەی دروستکردنی ئەندامێکی پەرلەمانە لەوەی کە بێتە لجنەی یاسایی دەست ناکەوێت نییە ئێستا ئەمە بۆیە بەڕاستی من لەسەر جەناب باسم خۆزگە بە خۆزگای بمانتوانایە هەڵبژاردننی پەرلەمان لایکەم لە 150 بە دەستنیشانکردن وایە باشە کاکشوان ئێستا مەسەڵەن ئەڵەن هەنێ حیزب هەیە پێشەکی فۆرمێکی پڕ کردوێتەوە ئیستیقالێکی حازری ئیمزاکراوی بە کاندید کردووە وتوێتی سبەینێ ئەگەر دژی خۆم بۆستیتەوە ئیستیقالەکە و پێشکەش بە پارلەمانەکەم پەنجەمۆر و ئیمزاشی لەسەرە ڕاستەوە من وەکو پارتی قسە دەکەم لە لای ئێمە هیچ تیشیوانە بەڵام هەیە حیزب هەیە کردێتی باسکیە بەڵێ هەیە ئێوە ئەو شتە بیستوتە حاجی ئەو شتە بیستوە من لە دەم خۆیانم بیستوە ئەڵێن چی وتێ ئەم پێشەوە بێ ناو پەرلەمانەوە پۆمان پڕ کراوەتەوە بێ ئیستقالە بدێ و ئیستقالەشان پێدا یعنی ئیستقالەکەی حازر ئیستقالەکە هەردەدا لە وەزیفەی قەدیم هەر نامینێ ڕێزەوەی کە باس دەکەی بەڵێ ئەوە بە ئالیکردنی پەرلەمانتە بینەرانی بەڕێز مەسەڵەن ئەڵێن هەندێک حیزب وەرەقەکەی ئاوا پڕ کردێتەوە بۆ نمونە من ڕەنج ڕەزا سەعید بربژێری سین ئەگەر ڕۆژە لە ڕۆژان لە پەیڕە و لە ئامانج و لە لایەنگیری ئەم حیزبە لامدا ئیمزاشم کردووە ئەوە بۆتان هەیە ئیستیقالەی بکەن یا بە نوعێکی تر ئیستیقالەکەم نووسیوە لە لای حیزبە ئەگەر سبەینە بە قسەیم نەکرد ئەیا بە سەرۆکاتی پەرلەمان و من لە ئەندامەتی دوورەخرێمەوە ڕاستەوە هەرکرا بە عملی کرا ئەوەی دووەمیان کرا بەڵێ کامیان چۆنە ئەوەی دووەم کە ئیستیقالەکەی حازر بووە نمونەشمان هەیە بەس طبیعی حق بەخۆیەدا لێ من حیزبم پرەنسیپی خۆمەیە ئەگەر ئەندامێک لە ئێوە من دەچوو دایدەم باش بەڵام ئەوەیان نانە لە هیچ نابێ هەر نابێ لە ناو پەرلەمانە کاکە ڕەنج لەو خولێمە بەڵێ ئەوەی کە باسی دەکەی هەبووە ئیستیقاڵی حازر هەبووە ئەندامی پەرلەمان ئیستیقالەکەی پێشوەکە کە دەرچوونە هەبووە هەر کاتە حیزب پێویستی زانی بوو ئەو ئیستیقالەکەی لە بڕیوی تەقدیم کراوە بەڵێ لە ئەندامەتی پەرلەمانیش نەماوە زۆر باشە یەک ڕستە بڵێ چیەڵی بە خەڵکی کوردستان دەنگ بە خەڵکی چۆن یەک ڕستە بە خەڵکێک ئەبێت تاکیدبی لە ڕووی ئەکادیمیەوە کە ئەم کەسە شایستەی پەرلەمانە لە ڕووی ئەوەی کە خزمەتێ بکات دوو هەڵسەنگاندنی ئەخلاقی سێ خاوەن زەمیر و وجدان و دین بێت کەسانێک بن کە بۆ ئەندامی پەرلەمانێتی بشێن و مەهامی گرنگی خۆیان لەبەر چاو بیتن کە بتوانن بێن وەکو ئەندامیش پەرلەمان ڕۆلی خۆیان بینن و ئەو تەجروبەی کە ئێمە دیتمان کە لەم دوایە کە جێگای خۆشحاڵی بوو نزیک بوونەوەی باش لە نێوان فراکسیۆنەکان هەبوو کە بتوان ئەوەی لەبەر چاو بگرن تا بتوان خزمەت بکەن کەسێک بێ و لە مەعانەتەکانی خۆڵانی خەڵکی کوردستان بگا بتوانێت بێنتە ناو هۆڵی پەرلەمان و بتوانێت کێشەکانی بۆ چارەسەر زۆر زۆر سپاس کاک حاجی کاکشان خاتون پەروین بنێرانی بەڕێز بابچینە ستۆدیۆ بەڵا جارێکتر سلااوان لەبێ کاک کاوەمەمەند گۆ لەو گفتوگۆیە گرت پێم وایە شتی جوانیان وت یەکی مەسەڵەن باسی ئەوە کرا پەرلەمانتار کەسێک نییە حاجی کاروان وتی کە مێشەکە بە گامێش و مەرجیش نییە ئەوەی کە لەسەر تەلەڤیزۆنە بەردەوام زۆر قساکات
ئەوە پەرلەمانتارێکی باش بێ خەڵکێ قسەش ناکە وەکو مێرولە لە پارلەماندا ئیش دەکا وەوتی لە سەدا 20 پەرلەمانتارانی بربژێرانی هەموو حیزبەکان بە خەڵکی ئەوەیان کە ببن بە نوێنەری خەڵک تەسەورەکەی تۆ لەو لە سەدا 20 بیخۆ بەناوی خۆی گەورە سپاس بۆ و دەرفەتە سپاس بۆ تۆ کاگەڕانج دووبارە وەڵا هیوادارم ڕابردووەی سەلماندووە من حەز ناکەم مەتحی خۆم کەم لێرە لەسەرەوانە قسەت چییە پەرلەمانتار لەسەرەوانە وەڵاوانە شتی باشیان و دەستیان خۆش بێت هەرسێکیان جارێ دەوە نین ینی بربژێر نین نەجاتیان بۆ لە ئەندام پەرلەمانی خۆیان نەجات داوە ئەوە بەشێکە لەوەی کە دیارە قسەی سەڕیحیان کرد لەو بابەتەوە من پێم وایە دەستیان لەسەر برینەکاندانا و قسەی جدیان کرد فعلەن بەشێک لە وڵاتە 4 ساڵی ڕابردوو پێم وایە گەورەترین زوڵم لە پەرلەمان کرا توانم بڵێم بەوەی کە پەرلەمان داخرا و پەرلەمان بە جۆرێک لە کار خراوە بە جۆرێک بەڵام حاجی کاروان وتی یەکێک لە کێشەکانەوە بوو کە پەرلەمان لەبری ئەوەی کە محاید بێ پەرلەمان بوو بە لوبی ساغکردنەوە حەسمکردنی ململانی حزبیەکان پێدوانیە گوناحی مەسەلەن پەرلەمانیشە ئەگەر ببێ بە شوێنی مەسلحەتی حزبەکان لە کاتێکە ئەم هەموو خەڵکە شەڕەپەڕۆیان بۆکە بۆیان ناڵەپەڕێ شەو نەخۆنیان بۆکە وڵا کاگەڕانج من پێم وایە زوڵمێکی گەورە بوو لە پەرلەمان کرام و نەدەبوو ئەو دەستگا دەستوریە لە هەرێمی کوردستانە دەستی بۆ ببردرێ من پێم وایە بوو لەو خاڵە خەتەرناکانەی ئەو دەستگا دەستوری ئەو دەستگا تەشریعیە گرنگە مەسەلەن ئەبێ ببێ بە ئەداتی ململانی حیزبەکان پێم وایە هێڵی سوورە کە بەداخەوە نەدەبوو بە هیچ شێوەیە هەرێمی کوردستان ئەو حاڵە بەخۆی ببینێ پێم وایە بە هیوایەکی زۆری دروست کرد بێ متمانێکی زۆری دروست کرد من پێم وایە ئەگەر ئێستا ترسی ئێوە چیەکەن سبەینێ تۆ مەسەلەن ئەچی شەڕ بۆ یەکگرتوو بکەی یا ئەچی شەڕ بۆ میلەت بکەی لامان کاتا لێشتە پرسم تۆش لەو کەسانەی کە پێشەکی ئیستیقالەکە و لە لای حیزبا گەر سبەینە پێ و خواردانا دەربکرێت ئەگەر من ئیستیقالەم کرد با زۆر لە مێژووی ئیستیقالەمە کرد و پێم وایە نامە بەستمەوە یەکگرتووش فۆرمی ئیستیقالە پێشەکی پڕەکاتەوە بەکاندیت نەخێر نەخێنیایە شتیوانێ من کاندیدم و بربژێری لێگرتووی ئیسلامی کوردستان و تا ئێستا یەک کەسیش نیهایەنە شتەی بە بەردەمی مندا نەکردو و زۆر نەکراوە دوو پرسیاری یاسایی حاضر نییە بەس باسەکەت کە لەوەیە بەڕاستی باسی پەرلەمان بە جددی ئەو هێڵە سوورەیە کە دەبێ وەک بلا جیکتۆرێک هەر کەسێک لە هەر کاتێکدا دەستی بۆ بر بێوێ دەست بۆ پەرلەمان بە عاتڵی کە وەک کارەبا بیگرێ هیچ کەسێک نابێ بیوێرە لە کولە وڵاتە دەست بۆ پەرلەمان بە ئێمە گەر پەرلەمانمان وا لێ کرد هەیمەنەماندایە قودسیەتی خۆی هەبوو گەورەی خۆی هەبوو حاجی کاروان قسەیەکی کردوەتی یەکێک لە کێشەکان ئەوەیە پەرلەمان خۆی پەرلەمانتارانی حیزبەکانیش یعنی بوون بە ئەداتی ساغکردنەوەی ململانەی حیزبی ئەمەوە ئەکا زیان بە پەرلەمان بگا من پێم وایە هەر کەسێک مەسەڵەن پەرلەمان شوێنی ئەوە نییە تۆ قەرارێک هەموار بکەی بڕۆی لە بە سێڵفی بگریت و بڕۆی لە سەهۆڵەکە و لە ئیسکان ئیعلانی مووقیف بکەیت پەرلەمانی کوردستان شوێنی ئەوەیە یا شوێنی خەم و ژان و چاوەڕوانی و فرمێسکەکانی خەڵکە ئێمە عیبەیەکی گەورەی هەر ئەندام پەرلەمانێک لە ڕابردووای کردبێ لەم خولەش وا بکە لەم خولی پێنجەمینە پێم وایە هەر کەسێک وا بکە بەڕاستی عیبەیەکی گەورە تووشی خۆی دەکات لەبەرەوە بەڕاستی ئازاری 27 ساڵی ڕابردوو ئێمە ئازاری چیمیا ئازاری ئەمفال ئازاری 100 ساڵی ڕابردووی مەینەتی و مەعاناتی دوو پرسیاری یاساییم هەیە بۆت لەوەی بە دیار سێلفیەکەوە بۆی بتوانین دوو پرسیاری یاساییم هەیە بۆت باشە دەی پاش ناوبڕەکە بۆی هەردوو پرسیارەکەت بێکەوە لێ بکەم پاش ناوبڕەکە گەڕێمەوە بینەرانی بەڕێز ئەمڕۆمێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم بیرم چوو کات تکایە ئاوم پێ بدەن ئەمڕۆ هەلام کرد ئامادەیە دوو حەز لە کاکە ئاکشن ئەمڕۆمێ باسی دیبابەتێ کات زۆر تاخیر بوو بوو بە شەو چوار کات چواردە واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەمهاتووە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ دێلاڤیێ خۆشاوی ژین لە پێناو نیشتیمانێکی ئارام و خۆشگوزەرانی هاوڵاتیان جەنگ بجە بە عەبدوڵڵا حاجی مەحموود ژمارە 1 سەرۆکی لیستی سەردەم ژمارە 127 ئەندیدی ژمارە 19
لە لیستی ژمارە 119 بەرەو ئیسلاح غازی علی علی. ئێرە بەرزایەکانی سلێمانیە. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان. دژی گەندەڵی و لە پێناو ئایندەیەکی باشتر کۆڵ نادەین و بەردەوامین. وا هەستەکەیت لە نێو سەوزایی دارستانێکی زۆر دڵگیردایت یاخود لە نێو ئاپۆڕای یاریەکی بەهێز و بەچێژدایت، بەڵام دیمەنەکان لە ماڵەکەی خۆردا و بەرامبەر بەخۆتن، چونکە تۆ هەر وەک دیمەنێکی ڕاستەقینە تەماشای تەلەڤیزیۆنی LED شاشە کێرڤی 4K سەنیەکەیت. هەر وەک دیمەنە ڕاستەقینەکان لە ماڵەکەی خۆتەوە ببینە. نوێترین تەکنەلۆجیای جیهان لە بەردەستی تۆدایە. تەلەڤیزیۆنی LED شاشە کێرڤی 4K سەنی وەک ڕاستەقینەوەیە، چونکە سەنیە. بزنس کلاس. ڕێیمانەوەیەکەوە حکوومەت پەرلەمان تەشکیلی بکە، ئەوە سیستەم پەرلەمانی بێ، ئەمانەوێت دەوڵەتی مەدەنی بێ. ئەوە بزانن کە لە هەموو جیهانە باوی دەوڵەتی عیلمانی لەسەر شێوە و مۆدێلی مارکسیستی تۆتالیتاریستی نەماوە. کاری ئیسلاح و چاکسازی بە ئینسانی ساڵح ئەبێ. بەخێبی مامەگیان فەرمۆ. ئەرێ مامەگیان بۆ کوێ؟ کۆلاژین پلاس باشترین چارەسەرە چچولۆکی پێزناڵەت و قژڵەتان و دەپارێزێت تەنانەت. دکتۆر گیان بە قوربانت بم ئەژنۆکان و پشتم گەلێک دێشێت تەواو بێزار بووم، تکایە چارەسەرم بکە. مامەگیان ئەمە ئازاری جومەکانت کەم دەکاتەوە و ڕێگەی لە پوکانەوەی ئێسکەکانیشت دەگرێت. ڕۆڵە گیانەمە ناوی چییە؟ کۆلاژین پلاس. بە خواردنەوەی کۆلاژین خۆت لە ژانی ئەژنە و بڕپڕی پشت ڕزگار بکە و قژ لەوەرین و پێستت لە چرچی بپارێزە. بە کۆلاژین بێژان بژین. بینەرانی بەڕێز، ئێستاش دوو پرسیاری یاساییم هەیە و دواتر گفتوگۆ لەگەڵ مامۆستا دەست پێکەم هەر لە چوارچێوەی دە پرسیارەکەدا. پرسیاری یەکەمیشم بۆ جەناب بدەوێت چۆن پەیڕەوی ناوخۆی پارلەمانی کوردستان هەمووی یان بەشێکی یا مادەیەکی هەموارە کرێت. پێڕەوی ناوخۆی پەرلەمان کە لە 126 مادە پێکاتوە لە مادەی 125دا دەڵێ زۆر تەواوەیە یەک لەسەر چواری ئەندامان پێشنیارکەن و بتوانن بە زۆرینەی ئەندامان و ئامادەبووان بەشێک لە مادەکە یان بەشێک لەو پێڕەوە بتوانانی هەموار بکرێتەوە. زۆر تەواو وەڵامەکە. بەپێی مادەی 121 دەستوری عێراق کەی هەرێمی کوردستان واتە پەرلەمانی کوردستان ئەتوانێت جێبەجێکردنی یاسایەکی فیدراڵی هەموار بکات.
پێم وایە لە 5 خاڵدا دەتوانێت لە دەستوری عراقیدا دەستوری عراقی 124 مادەیە لە مادەی 121دا بە 5 خاڵدا یەکەمیان دەڵێ مەسلەی بودجە دەبێ بەشێکی لەو پارەی مرکز هەبێ و لە هەمان کاتدا لە مەسلەی فیدرالیدا دەتوانێت یاسای فیدرالی بەکاربێنێ و لە هەمان کاتدا لە مەسلەی نوێنەرایەتیکردندا و لە مەسلەی یاساداناندا و لە کۆمەڵێک لەو ڕێ و شوێنانەی کە پێویستە بۆ هەرێمەکە بگرێتە بەر لە 5 خاڵدا لە مادەی 121 دەستوری عراقیدا دەڵێ دەتوانێت ئەوانە لە دەسەڵاتی هەرێمدا دەتوانێت بە خۆی جێبەجێ بکە. ئەم وەڵامیانێ وەکەوەی پێشوو تەواو نەبوو. بەپێی خاڵی دووەم لە مادەی 121 دەستوری عراق دەسەڵاتی هەرێم مافی ئەوەی هەیە جێبەجێکردنی یاسایەکی فدراڵی لە هەرێم هەموار بکات یاساکانی تەشریعی و تەنفیزی و دادوەری ئەگەر دژ و پێچەوانەی یاسایەکی هەرێم بوو پێچەوانەی یاساکانی فیدرال نەبێ سەبارەت بە پرسێک کە پەیوەندی بە دەسەڵاتە فیدراڵە حەسڕیەکانەوە نەبێت. وەڵامی پەیڕەوەکەت زۆر تەواو بوو بەڵام وەڵامی پرسیاری دووەم خراپ نەبوو کاکە 195 مێناوە قوربان. باشە باوابێت دەستەکانە خۆش بە سەرکەوتوی. یەکگرتووی ئیسلامی بە هاوپەیمانی دروستکردن لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیدا بەڕای تۆ زیانی پێ ناکەوێت بە تایبەتی کە نەیتوانی کۆمەڵیش بێنێتە ناو لیستی بەرەو ئیسلاح. من پێم وایە یەک هاوپەیمانی لە هەرێمی کوردستانی و هاوپەیمانی بەرەو ئیسلاحە هیچ هێزێکی تر نەیتوانیوە لەو وڵاتە هاوپەیمانێک دروست بکە بە ئەلمانی و ئیسلامیەوە. کەواتە ئەوە گەورەیەکی زۆرە بە ئێمە توانیمانە بزوتنەوەی ئیسلامی و چاکسازی و گەشە و خەڵکی سەربەخۆ و ئیسلامیەکەی کاکە هەمووانیش. تر ئەوە نازانم لەسەر ئاست ئەخەروەتە بە ئەلمانی و ئیسلامی لەبەرەوە پەرلەمانتار نابێت بە ئیطلاق قسە باش ئەو پێ بڵێمی کاکە هەما هەر بەخۆی ماشەڵڵا ئیتر ئەوە ینی بەخۆی باسی ئەوپەیمانێتەکەی پێم وایە زۆر باشە ئێستا پرسیارەکەی من ئەوەیە لە سیاسی کوردستان ناگەێنێت قوربان پێم وایە قازانجێکی زۆر دەکەین و پێم وایە دڵنیا دەکەمەوە دەنجی هاوپەیمانی بەرەو ئیسلاح زیاد دەکات زۆر بە دڵنیایەوە چونکە ئێمە لستی بزوتنەوە چاکسازی ڕێکخراوەکان کۆمەڵ دەنگتان زیاکە جان لاانگرانتان پێی خۆشە بەزە و دوانە بێ لاانگرانی خەڵکی زۆری ئیسلامیەکانی کوردستان ئێستا زۆر دڵخۆشن ئێمە چوینە ناو خەڵک لە حملە لە ناو خەڵک بووین ئێستا لە ڕۆژەکانی کۆتاییدان دڵنیا بە ئیسیزابێکی زۆر هەیە کە تەسەوەر ناکرێت بەبێ کۆمەڵیش بڵێ کۆمەڵ حەزمان کرد حەزمان کرد بێن ئێمە چوار اختیارمان کرد اختیاری یەکەم بۆ نەهاتن خۆیان پێشنیاریان کرد وتیان ئێمە پێمە چوار اختیارمان کرد یەکەمیانەوە بوو هەر چوارلایانی مەعارەزەکە بەیەکەوە بین بەداخەوە نەهاتن دوایی پێشنیارمان کرد هەر لایەنە ئیسلامیەکان بەیەکەوە بن ئیتر بەداخەوە نهاتن پێشنیاری سێمانەوە بوو لەگەڵ بزوتنەوە و چاکسازی و ڕێکخراوەکان و کەسایەتە سەربەخۆکان خاڵی سێم بوو ئەگەر کەس نەبە خۆمان بە لیستی سەربەخۆدا دەبەزین بەڵام سوپاسی ئەو لایەنانە دەکەین کە هاتن بەدەم داواکەمانەوە تاکە لەلایەنیش بین کە داوای هاوپەیمانیمان کرد لە هەر چوار لایەنەکەش بەداخەوە نەیانتوانی ئەو پرۆژەیە یەکگرتووی ئیسلامی پێتان ڕازی نەبوو کۆمەڵ نەخێر نەگەڵ بێمە ڕازی نەبەرگە باسی ڕازی نەبوون بێ ئیتر ئێمە قسەی خۆمان بۆ لەوێ ئێمە بۆ قسەکەتان قسەکەمانەوە وتنی ڕاستیە بە خەڵک وتمان دووشت ئێمە قسەی سەرەتا مەرجیان لەسەرتان چی بوو هیچ مەرج نەبوو وتیان ئێمە خۆمان حەز دەکەین مادام بزنەوەی گۆڕان بەجیادا دەبەزێ ئێمەش حەز دەکەین بەجیاوتمان فەرمونون بەجیادا بزن ئەتا باسی هۆشیان وا بوو ئەگەر ڕەگەڵ یەکگرتوو بێن مەسەلەن ئەبن بە خاڵی لاوازیان نازانمە بێ خۆی لە کۆمەڵ پرسی گرنگەوەی بەپێی تێگەیشتنی تۆ من بە تێگەیشتنی من خاڵی بەهێزی لیستی بەرەو ئیسلاحەوەیە کە ئێستا ئەوان بۆ نەهاتن بە ڕستەیەک ئەوان دەبێت لە خۆیان بپرسی کە بۆ نهاتن من ئێستا تۆ لێرەی لە تۆ پرسام لەوێ پرسیاریان گوتیان مادەم بزوتنەوەی گۆڕان نهاتووە ئیتر ئێمە بزوتنەوەی گۆڕان بەڵێ بزوتنەوەی گۆڕان لەبەرەوە ئەوان باسی ئەوە بوو کە مار چوار لا بەیەکەوە بین ئیتر لەبەرەوە بزوتنەوەی گۆڕان نهاتنەوە پەیمانەکەی تر ئەوانیش وەڵحاصل وتیان ئێمەش حەزمان یعنی کۆمەڵ و گۆڕان ئێستا یەکشتن نەخێر زیان هەر کەس لیستی خۆیە مەبەستمەوە لە هاوپەیمانەتیە مەسەڵەن ئەگەر گۆڕان بهاتە ئەوانیش هاتن گۆڕان نهات نازانم یعنی ئەوان وات چۆن تێگەیشتی پاشکۆی گۆڕانن نەخێر ئەوە نا ئەوە خۆش نییە چوانی چۆن بۆ بەستیانەوە بۆ مەسەڵەن تۆ بەستی ئەلمانی و کرد گۆڕان مەسەڵەن هێزێکی ئەلمانیا بۆچی مەسەڵەن حزبێکی ئیسلامیان کرد بە قوربانی بزوتنەوەی گۆڕان بۆ ئیتر وەڵاهی خۆزگای ئێستا کاندیدێکی گۆڕان لێرە بەیان کەسێکی گۆڕان محەلیلیش یەم سبینەبی بە نوێنەری ئێمە بێ ئەبێ ڕاستەکان بە خەڵک بڵێ من دڵنیا بە ڕاستیەکان دەڵێمەوەی کاگەدارم بەڵام من شتێ پەیوەندی بە حیزبەکە خۆیەوەیە ئیتر کەواتە ئەوان دەبێت خۆیان بڕیاردەن دانیشتە داخراوەکانی خۆیان بڕیاری چی بووە لەبەرچی نهاتوون بەڵام ئەوەی لەبەر چاوی ئێمە وتیان ئێمە حەز دەکەین ئەم جارە وتیان ئەگەر گۆڕان بێ ئێمە ژین ئەگەر گۆڕان نە ئێمەش ناین ئەوە بەشێک بوو لەوەی کە ئەوان خۆیان باسییان کرد وتیان ئێمە هەر چوارمان حەز دەکەین کە یەکەم جار باسکە لە دانیشتەکان نەخێر من سەر ئەندامی لە دانیشتنی سەرکردایەتیم بەڵام ئەو دانیشتە لیژنەیەکی تایبەت مختص بوو لەولێر سلێمانی دانیشتن
زۆر باشە. پارتی بەپێی هەموو ڕاپرسیەکان کە لە کوردستان کراوە یەکەمە بێت و یەکێتی و گۆڕانیش دووەم و سێم. ئێوە چاوتان لە پلەی چەندەم و چەند کورسیە لەم هەڵبژارنەدا، چونکە ئێوەش بێگومان حیزبن و دەستگای ڕاپرسیتان هەیە و پشتیش بە داتا و زانیاریەکانە بەستن. ئێمە دڵنیا دەکەمەوە کاگەڕەن زەبێت تۆڵەی دەنگە دزراوەکانی 12 بکەینەوە. باسی بەوەی کە خەڵکی کوردستان ئێستا دەزانێت هێزێک کە مەزلوم بێ و زوڵمی لێکرا بێ لە انتخاباتی 12 یەکگرتووی ئیسلامی کوردستان. چەند کورسی دێنن کەواتە؟ دڵنیا دەکەمەوە لە 10 زیاترە و تا 15 ئەگەر کراوەیە. چەندەم دەبن؟ چەندەم دەبین بەڵابوونەکە پارتی جاری تر وتی 40 کورسی دێنین 25 هێنا، یەکێتی نیشتیمانی وتی 25 دێنین 18 هێنا، لەگەڵ هەموو ساختەکارانی لە وڵاتە بوو بەداخەوە ئەوەی کە لەسەر ئاستی عراقیش بوو و من پێم وایە ئێمە گرینگەوەیە و هێزە دەمێنینەوە کە خۆمان دەمانەوەیە کە خۆشمان مەبەستمانەوە. من دڵنیا دەکەمەوە هێزی لیستی بەرەو ئیسلاح لە بەرەو هاوپەیمانیشی لەگەڵا بۆیە دڵنیا دەکەمەوە کەمدان ناکە و لە زیاد بوونە. باشە ڕاستە پرسیارێکت بۆ هاتووە ئەڵێ مەسەرەن لە کوردستان و هەندێک ناوچەدا نەزعی دژە پارتی بوون زۆر تەرویجی بۆ کراوە و کراوە بە بەشێ لە مۆڕاڵ و بیرکردنەوەی سیاسی خەڵک لەبەرەوە هەندێک لە کاندیدانی ئێوە بڕیارتان ناوە دژی پارتیتون قسە بکەن چونکە پێتان وایە ئەگەر ئەم جارە دژی پارتیتون قسە بکەن بێگومان خەڵکە زانێ دوایە بنەوە بە هاوپەیمانیان بەڵام خەڵکەڵێ گەریەوە دژی پارتیتون قسە بکەن دەنگ زۆرێنن بڵێ ئەم تەسەورەتان غەڵەت نەبێت. ئێمە دڵنیا بە تەسەوەرمانەوەیە دەبێت دژی ئەم تەسەورە غەڵەت نییە. هەموو ئەو نادادپەروەری و نەعەدالەتی و زوڵم و ستەمە بین لە 27 ساڵی ڕابردوو لەو میلەتەکراوە. ئێمە بۆیە بەڕاستی هاتووین بۆ ئەوە زوڵم و ستەم لابین. ئێمە لە سەرەتای ڕاگەاندنمانەوە تا ئێرە بەیەک نەهەت هاتووین. بێگڕتی ماتوین کاگڕنج خۆت باش یەکگرتووی ئیسلامی کوردستان خەڵکی کوردستان باش یەکگرتوو دەناسێ و من دڵنیاتان دەکەم و ئێمە کە هاتین ڕۆژێک لە ساڵی 96 گوتمان کورسیەکانی پەرلەمان چۆڵە حەقی خەڵکە بێ پڕ بکرێتەوە و ڕۆژێکی تر هاتین لە ساڵی 2015 یەکەم هێز بوون وتمانە بێ بەڕاستی. ئێستا وەڵامی پرسیارەکەم چییە؟ مەسەڵەن پرسیارێکت بووە هاتووە ئەڵێ لە حەملەیە هەندێک کاندیدتان ئیتفاقیەکتان کردووە کە مەسەڵەن تون بن بەرامبەر پارتی بۆیە وازانن بە تون بوون بەرامبەر پارتی دەنگتان زیاد. من پێم وایە زۆرترین ئەمە ڕاستەیە هەڵەیە؟ زۆرترین مقابلەم بووە زۆرترین قسەشم کردووە. ڕاست ئەم قسەیە هەڵەیە کات لێکم. ڕاست نەخێر نا ئەوە من لەگەڵ وەم بەڕاستی ئەبێت دژی هەموو ستەمەکانی وڵاتە بی. ستەم هەر کەسێک لە وڵاتە لە حکومڕانی لە دەسەڵات لە جومکانی دەسەڵات لە نەوەت لە شەفافیات لە حکومڕانی ڕەشید لە مەسەلەی گەندەڵیدا بەڕاستی هەر کەس تێوە گەڵابێ ئەمە دژی ئەوەی لە هەر شوێنێک بێ یەکێتی بێ پارتی بێ هەر کەسێک بێ لە هەر شوێنێکی وڵاتە بێ ئەمە دژی تەسەڕوفانی کە کراوە لە 26 ساڵی ڕابردوو. یەکگرتوو هەڵوێستێکی پشتیوانکارانەی نەگۆڕی هەبوو لەسەر گشتپرسی ئەو هەڵوێستەتان سوودتان پێدەگەێنیان زیان. ئێمە هەڵوێستێکی نیشتیمانیە لە کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستانی یەک لە شانازەکانی یەکگرتووەوەیە کە کۆنگرەی لە شوێنی خۆی دەکەم. چه هێزێکم پێ بڵێ لەو وڵاتە کۆنگرە لە کاتی خۆی بکە. ماڵەسا من پرسیاری ئەوەم نەکردووە. من عەفوەن ویستم هەر لەوەوە ئێمە لە کۆنگرەکە هەڵوێستێکی پشتیوانکارانەی نەگۆڕی هەبووە بۆ گشتپرسی ئەو هەڵوێستەتان سوودتان پێدەگەێنیان زیان. کاک ڕەنجیان لە پەیڕۆ پرۆگرامی یەکگرتووی ئیسلامی کوردستاندا لە کۆنگرەی حەوتدا نووسیمانە ئیقرارکردنی دەوڵەتی کوردی نەک ترس و شەرم و ینی دڵ لەرزین و ئەوانە ئێمە بە هەموو گەرومان هاوار دەکەین و لە ئیقراری پەیڕۆ پرۆگراممان دەڵێن بوونی دەوڵەتی کوردی ئیقرارکردنی دەوڵەتی کوردی ئێوە پشتیوان نەبوون لەرز و ترس و شەرم بوو دڵنیا دەکەمەوە بۆ لەبەرەوەی بەڕاستی لەگەڵ نەبوون. من پێم وایە ئاسۆی دەوڵەتی کوردی لە هەر شوێنێک بێ بە خۆمانی بە قوربان جارێکی تریژ مەسەڵەن ئەگەر سەرۆک بارزانانی بە هەمان حەماسەتەوە ڕای بگەێنێتەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان هیچ تەڕەدودێکی نییە لە دەوڵەتی کوردیا. ئێستا سەرۆکی هەرێم نییە هیچ تەڕەدودێکی نییە لە مەسەلەی دەوڵەتی کوردیدا. تۆ بڵێ پێکاتەکانی هەرێمی کوردستان تۆ بڵێ حیزبەکانی هەرێمی کوردستان هەر کەسێک سەلاحەدین بەهادین کاکە عەلی باپیر بەرهەم ساڵح ئێمە ئیقرارەکەی پێشتری بەبوونی من لە حەزە و تێبینیمان هەبوو بەجددی چونکە لە هەمان کاتدا کە ئەوان ڕاستە بەیەکەوە پرسکرا و مشاوەرەکراوانە بەڵام بەجددی گلەی زۆرشمان هەبوو چونکە ئێمە هەر لەوەوە ئەگەر باسی ئیقراری دەوڵەتی کوردیە ئەی بۆ 150 خاکی کوردستان لە دەست دەدەین. بەڵام ئەم منطقە چییە کوا لە 150 خاکی کوردستان چەند دەوەرەبی پێوە بزانە ئێرە پێوەش پێ لە سەدا مەسەڵەن بەدەستور بۆی معلوماتی غەڵەت نیان بە خەڵک لە 150 خاکی کوردستان جارە بە مادەی 140 حەسم نەکرابوو لە مەسەڵ منی وەکو دەنگدەرێک
لە من جوانتر دکتۆر مستەناوە بزانم بۆ هەمووتانی شەرح کردووە کە لە سەدا پەنجاوێکی خاکی کوردستان قسەیەکی ئەعلامیە پێنج بێ با 15 بێ من لەگەڵ بزەبت ئەوەی کە هەردەگوترێت ئەگەر لە دەستچوو بێ مەسەلەن بۆ لە ئینجازەکانە ڕاپرسی خاڵی بەهێستانە بۆچی مەسەلەن ئەگەر لە سا ئەوەنە لە دەستچووە کەواتە بێ ئێوە دەنگ نهێنن کەواتە بەچی 15 کورسیانە خاڵێکی گەشی ژیانتان زۆر کەس پێی وایە گشت پرسێکەتان ئێمە تاوانبار نین ئێمە تاوانبارین لە دەستدانی خاچێرەمی کوردستانەوە دیارە چێت تاوانبارە و ئێمە لەوەی بەڕاستی مەسەلەی گشتپرسی مەسەلێکی نیشتیمانی و نەتەوەیە ئێمە بە هەموو مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان ئامادەی خۆمان بە قوربان بکەین حیزبەکەشمان بە قوربان بکەین زۆر باشە ئینشەڵا بە چاوی خۆتان دەوڵەتە بین و کەسیش نابێ بە قوربانی لە عمری خۆمانە ئەمڕۆ سبەی یا هەر کاتێکی تر بەپێی زۆربەی لەکدانەوەکان ئێوە چاوتان لە هەڵوێستی گۆڕان و کۆمەڵ کرد و لە حکوومەت کشانەوە بە هەمان شێوە دوای کۆمەڵ و گۆڕان چوونە ناو هاوپەیمانەتێکی چوارقۆڵیەوە بەڵام کاک بەرەم ساڵح کە کەسی دیاری ئەو هاوپەیمانەتیە چوارقۆڵیە بوو چووە ناو یەکێتی و هاوپەیمانە چوارقۆڵیەکە بە بێدەنگی کۆتایی هات ئایا پێتان وانە دەبێت لە داهاتوودا زیاتر بە تەنگ سیاسەتێکی سربەخۆترەوە بن بۆ ئەوەی کە دەنگدەرەکانتان لێتان زیز نەبن کاگرنجیان سپاس بۆ پرسیارەکە دڵنیات دەکەمەوە تاکە هێزێک لە وڵاتە خاوەن بڕیاری خۆی بێ یەکگرتووی ئیسلامی کوردستانە لەبەر ئەوە پێت دەڵێم ئەمە لە ساڵی 94 تا 96 شەڕی ناوخۆ بوو دەڤەری ئەولا پێیان دەکتین بۆ خۆتان ساغ ناکەنەوە دژی دەڤەری ئەولا دەڤەری ئێرەش پێیان دەکتین بۆ خۆتان ساغ ناکەنەوە گۆڕان و کۆمەڵ بۆ ئێمە دڵنیا بە باسی چاولەکەرینە بۆ ئێمە خاوەن بڕیاری خۆمان بووین هاتووینە هەفتەی شوبات من یەک لە چاڵەکەتان چی بەسەر هات بە چوونەوەی کاک بەرهەم بۆ ناو یەکێتی بە بێدەنگی ئەمری خوای کرد بۆ من یەک لە چالەگۆنەکانی هەفتەی شوبات بووم ئێستاش ئامادەم بچمە سەرجادە لە پێناو حەق و ڕاستی و لە پێناو من تۆڵی ینی ئەڵم کە بەزەڵی قەرارت داوە کۆمەڵە شت بڵی گوێ لە پرسیارەکانی عفوان تکات لە یەکەم هاوپەیمانێتیە چوارقۆڵیەکەتان چی بەسەر هات من دەمێت تۆزی خۆتان هەیە هاوپەیمانێتی هاوپەیمانێتەکەی مە هەر کەس لە بەری چاکسازی بێ ئامادەین کاک دکتۆر بەرەم هات خۆی ئەعلان کرد وتی من لە بەری چاکسازی متمان فەرمووی ئێمەش لە بەری چاکسازی هاوپەیمانێتی چوارقۆڵیەکە کاک دکتۆر بەرەم ڕۆیشتەوە ئیترۆ برادەرانەش تا ئێستا تووشی تەشویشێک بوون و وەزعیان زۆر یعنی بەداخەوە کەوایە کە ئێمە تەمەنامە نەدەکردوە بێ لەبەرەوە کاک دکتۆر بەرەم بەیوایەکەوە کۆمەڵی خەڵکی بانکر کۆمەڵی خەڵکی ڕاکێشە بە حسابی خۆی لەو بابەتانە کەچی دوایی جایۆسی کرد و هاوپەیمانی حزبێکی تازە بوو بە کشانەوەی ئەوان بۆ ئێوە تووشی تەشویش بوون ئێمە ببوورە دەڵێم هاوپەیمانی تووشی تەشویش بێت ئەمە نەخێر زۆر لەسەر حاڵین هاوپەیمانێتیەکەتان تووشی تەشویش نەبوو بۆ بە بێدەنگی ئەمە بە تاقی تەنهاش بین لە وڵاتە دەمێنین ئەستا پرسیارەکەی من ئەوە نییە پرسیارەکەم ئەوەیە هاوپەیمانێتیە چوارقۆڵیەکەتان دوای چوونەوەی کاک بەرهەم بۆ ناو یەکێتی چی بەسەر هات هاوپەیمانێتەکە بەردەوام چونکە زۆر لە خەڵک مەسەڵەن مشکلێکی ئێوە هەیە مەسەڵەن هەندێک جار حیزبەکانی کوردستانەوە پارتی وەکێتی ژوان فترەیە سەرگەرمی شتە بن زۆر لە خەڵکی پیرۆزەکەن بیرمە ئەو هاوپەیمانێتی چوارقۆڵیەتان زۆر لە خەڵک مهم کرد کوا چی بەسەر هات خەڵکتان پێوە مەشغوڵ کرد کوا ئێمە کاک ڕەنجیان دڵنیا دەکەم هاوپەیمانی بەردەوامە وا دژایەتیکردنی گەندەڵی بەردەوامە وا چاکسازی بەرەو ڕووی چاکسازی بەردەوامە لیستەکەشمانەرەوەی ئەمە ئامادەین بەلایەنەکانی تریشمان وتووە وتمان پێشتر با پێش پەرلەمان بین وتیان ناوین وتمان لە دوای پەرلەمان ئامادەین بە یەک فراکسیۆنیش ئامادەین بتوانین تەحەدا و ڕێگری بکەین لەو دژایەتی گەندەڵ وتە تۆ لە خۆپیشاندەرانی حەڤەی شوبات بەڵێ بە شانازیەوە چیتان کرد مەسەڵەن حیزبەکەت بۆ باوکی بۆ شەهید ڕێژوان بۆ شەهید گەرمیان بۆچی تاوە دوای حەڤەی شوبات کە چوونە ناو حکوومەت کەس باسی خوێنی ڕژاوی ئەوانەی نەکرد بۆچی لانی کەم نەتان کردن بە شەهید لە کاتێکا ئیسtismاری خوێنی مناڵی خەڵکتان کرد بۆچی کوا من پێم وایە ئێستا 6 تا شەیدانی ئێمەش بە شەید حساب نین مەسەڵەن جارێ پرسیارەکەم ئەوان زۆر بازارگەرمی سیاسیتان بە خوێنی ئەو مناڵە شەهیدانە کرد بۆچی نەتان کردن بە شەهید بۆچی دوای ئەوە باستان نەکردنەوە لە ناو پەرلەمانە وای دابنێ بۆ نمونە برای منە ڕێژوان بۆ تۆ مقابلەکانی منە دەگەر بینی بێ من دڵنیا دەکەم من کاندیدێکم من ئەندامی سەرکردایەتی ئەو حیزبم و من بەرپرسی مەڵبەندێکم ێکەواتە من تعبیر لێ بۆ بەندام پەرلەمانەکانتان نەوت ئێمە قەرزاری خوێنی ئەو مناڵانەین ڕۆژانە ئیستسمارمان کردوون خوا پێم بڵێ شێ بەقەت هەڵەدنی لەو پەرلەمانە باسی خۆپیشاندانی حەفتەی شوبات و زوڵم مستەمیەوانەی کردووە من باسی حەفتەی شوبات ناکەم باسی ئەو قوربانیانەی حەفتەی شوبات دەکەم حەفتەی شوبات وەکو تایتڵ زۆر کەس سوودی لێبینی و پێی چووە پەرلەمان و پێی گەورە بۆ ئەوانە بەڵام جلی ڕەشی دایکەکان لەبیر کران پێم وایە لەبیر نەکراوە لای ئێمە لای خەڵکی تر دەگە لەبیر کرابێ لای ئێمە لەبیر نەکراوە بەردەوام لەگەڵ ئازارەکانی بۆچی دەگوترێت لە پارتی نزیکن ئایا ئەوە قسەی ڕکابەرەکانی ئێوە و ڕاست نییە هەروە بۆچی دەبێن نزیکبوون لە پارتی بە خاڵی لاواز بۆ ئێوە دابنرێت لە کاتێکە هەموو هاوبەشیەک جەنابەت ئەزانی لە حکوومەتدا
بە نزیک بوونەوە پێک هاتووە بۆ هەموو حیزبەکان بۆ خوا و بە ویژدانەوە پێتان دەڵێم چێ لە بادینان 28 مؤسسات و بارگای سوتە چێ لە بادینان شەهیدی داوە چێ لە بادینان هێزی دووەمە و بەردەوام ماوەتەوە هێزێکم پێ بڵێ لە بادینان دووەم بێ کە زۆر پارەی سەرف کرد زۆر خەڵکی نار زۆر بۆچی پێتانەوترێ لە پارتی نزیککەنەوە پێم وایە یەک هێز منافەسەی پارتی پێ دەکرێت لە بادینان تەنها یەکگرتووی ئیسلامی کوردستانە بۆ بەس لە بادینان بەڵێ بۆ بەس لە بادینان لە تەواوی کوردستان زۆر باشە وتت بارگاکانتان لە دۆک لەلایەن لایەنگرانی پارتیەوە سووتێنران بەڵام ئەم جارە لە کۆیش بۆ خۆتەزانی کەلوپەلی بارگای ئێوە بران و سووتێنران یەکگرتوو بۆچی بووە بە ئامانجی ئەو هێرشەی خەڵک من خۆم یەک بوو لەوانەی یەک لەو بەرپرسانە بووم بە شانازیەوە کە لە ناو بارگەکەی خۆم نەڕۆشتم تاکە بەرپرس بم ناو بارگەکەی بۆچی ئێوە بوون بە ئامانجی ئەو هێرشانەی خەڵک من دڵنیا بەو گەنجانەی کاتن من ئەو مامۆجێران میترۆشمان بەردە بەردەمیان پێشوازیشمان کردن خۆمان قسەشمان لەگەڵ کردن و لە دواتردا هادیشمان کردنەوە وتیانەوانە یەک لەو بارگەیانی نەسووتە لە کوێیە بە هادی بەبێ خوێن ڕێشتن بەبێت تەحەدا بەبێ ئەوەی هیچ زۆرێک بۆ ئەگەر خۆپیشاندانەکانیان حەق بووە کەی ئیشی یەکگرتووە دانیشە نەسەحەتی خەڵک و هادییان کاتەوە بۆ شوێنیان نەکەوتن بۆ بەرژەوەندی خەڵک ئەگەر حەق بووە ئەگەر ناحەق بووە بۆ مەسەڵەن قسەتان نەکردووە ئێمە لە 25 ساڵی ڕابردوودا نسحەتی زۆری کوڕکوچەکانی وڵاتەمان کردووە یەک لەو هێزانەی کە بە شانازیەوە یەک ئەندامی نەچۆدە ناو داعش یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو ئەندامی ئەوانی تر چۆن حیزبە ئیسلامیەکان دەتوانی خۆت جەنابەت پیاوێکی ئاگداری لە هەموو دنیا تۆ باسی ئەوەت کرد کە مەسەڵەن ئێوە حیزبێکی ئازان و ناسڵەمێنەوە بۆ بە ئازایەتی قسە ناکەی بۆ خەڵک یەکگرتوو ئەندامێکی نەچۆتە ناو داعشەوە ئەی ئەندامی حیزبەکانی تر چۆن قوربان تۆ ڕۆژنامەوانی پرۆفشناڵی تۆ شارەزای هەموو کوردستان ئەم پرسیاری زۆر پرۆفێشناڵانەیە خەڵکی کوردستان نەزانێ بەس تۆ ئەتەوێ مەسەڵەن وەکو ڕۆناڵدۆ مراوەغەم لەگەڵ بکەیت ئەم پرسیارەی من زۆر پرسیارێکی بێعیبی ڕێک و پێکە یەکگرتوو کە شانازیەکە بەوەی کە کەسی لە نەچۆتە ناو داعشەوە ئەی حیزبەکانی تر چووە ڕاستی بە خەڵک سبەی نەبووی بکەی بە پرۆژه یاسا بۆی گوتاری مزگەوت ڕێک بخەیت بۆی ئەگەر حیزبی تونڕەوەیە لە کوردستان سنووری بۆ دابنەی ڕاستیەکەمان پێ بڵێ 455 کەس لە شاری لێر ڕۆیشتەوە نزیکەی 1500 کەس لەژەر کاریگەری گوتاری ئاینی تونڕەوەکان نابوون من تەحەدا دەکەم یەک کەس بە گوتاری ئاینی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەچوو بێت ئەوانی تر ئیترەوانی تر خۆ دەبینی ئەمە پێماوەتون بە حکوومەت هێرێمی کوردستان کاتان لێ دەکەین ئەوانەی کە خۆتان بەشەکانیان دەدەن و دەستیان لە پشت دەدەن دوای لێمان دەبنە بەڵا وەک پاکستان وەک ئەفغانستانەوەوانە من خەوم بە ئەفغانستان و پاکستانەوە نابینم من خەوم بە سەنغافورەوە دەبینم خەوم بە کۆریا باشوورەوە دەبینم خەوم بە یابانەوە دەبینم قەرەوە ئەستەمبوڵەوە بینی حەزەکەی وەکو مەسەلەن ئەردۆگان لەگەڵ سبیلکانەکانی فطار بکەی حەزت لە سیستمێکی مەسەلەن لەو جۆرەیە حەزەکەی ئاین تەدەخولی ئوموری دەوڵەت نەکات بەڵێ بۆ پەریشانازیەوە دەبێ ئاین تەدەخولی هەموو جومگەکانی حکمڕانی ئامادەی بچیت لە باڕەکان ڕێکلام بکەی بۆ حیزبەکەت بەڵێ ئامادەم لەبەرەوە شانازی پێوە دەکەم ئەگەر بچم ئەوان تەسیر لە من ناکەم من تەسیر لەوان ئەتوانی بچی لە نادیەکانیش بانگەشە بکەی بۆ حیزبەکەت دەتوانم لە هەر شوێنێک بێ لە وڵاتە لەبەرەوە شەرمم پێ ئەتوانی تەنانەت بۆ مەساجەکانیش دەتوانم لە هەر شوێنێک بێ بتوانم بچم لەبەرەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان زی شانازی من لە 27 ساڵ زۆر باشە بەرنامەی هەڵبژاردننی بەرەو ئیسلامیەکەم کە بچمە هەر شوێنێک بتوانین ئەوان گۆشکەین و بیانگەڕینەوە بەرەو بەرنامەی هەڵبژاردننی بەرەو ئیسلاح زیاتر تەرکیز لەسەر چ بوارێک باسی خۆپیشاندانەکە لە بیر چوو یەک دقیقە لەبیرم نەچوو وەڵامەکەم وەرگرت بەرنامەی هەڵبژاردننی ئەم جارەی لەبەری ئەزانم کەسانیستان بۆ شەیدانە نەکرد بەرنامەی هەڵبژاردننی باسی خۆپیشاندانەکەی کوێ ئینشاڵا کە چوویتە پەرلەمان مقابلەتەکەمەوە بە داتا تەڵەبیستان بۆ نەکرد بە دڵنیاییەوە هیچتان بۆ نەکردن خەڵکی فەقیر وەژار ئیستثمارەکرێت بۆ کەسبی سیاسی هیچ نەکرا بۆ ئەو شەیدانە ئەگەر بوویتە ئەندامی پەرلەمان ئەگەر بوویتە ئەندامی پەرلەمان ئێستا لەگەڵ دەسەڵاتی ئەو قسە ناکەم ئێستا تۆ لەگەڵ مای کاگرنجیان بەس کاتێکە من چەند ساڵە مقابلەی تۆکەم وەکو دەسەڵاتی سەبە هەفتەیە لای من نابی بۆ لەوانەیە لای مزیعێکی تربی بەوە پۆزیسیۆن من چەند ساڵ وەکو دەسەڵات مقابلەی تۆکەم مقابلەی حزبەکەی تۆکەم ئەتوێ بە هەفتەیەک لای من ئۆپۆزیسیۆن با لای دەنگدەر ئۆپۆزیسیۆن بەخوای لای من نابی بۆ ئۆپۆزیسیۆن بەس ئەم پێ بڵێ تۆ بەتەمای بڵێ ئێمە خەڵکمان ئیستیغلال کردەگەن باسی ئەوە ناکەم ئەڵێم لە پەرلەمان بە پرۆژه یاسا بەرگری لە خوێنی ڕژاوی خەڵک نەکرا وحەسەکەم زانی منیش باجم داوە لەسەر حەفەی شوبات دەرکراوە ئەگەر بوویتە ئەندامی پارلەمان 10,000 منداڵی شەوی ناوە خۆمان هەبوو یەک دانە ئەندامی یەکگرتووی ئیسلامی کوردستانە وەک ئیستیغلالمان کردە هەر بۆ وێزە ئەگەر بوویتە ئەندامی پارلەمان ئەگەر بوویتە ئەندامی پارلەمان بەڕێز
مامۆستا کاوە مەمەند فەرەز بەربژێری ژمارە 11 بەرەو ئیسلاح ئەگەر بوویتە ئەندامی پەرلەمان زیاتر لە هەر یاسایەک هەوڵی پێشکەشکردنی چ ڕۆژە یاسایەکە دەی ئەگەر بە پێشەوە بۆم باسکی بە خێرای مەمنونە دەبم سپاس حەزم کرد بدوێنم میوادارم دڵە گەورە بێت تۆزە زاروبار هینە سەر و دڵم مەگەتیوە پرسیارەکان زۆر باشە چی لە هەموو شتێک زیاتر بۆت گرنگە چ پرۆژە یاسایە چوار شعارم بەرز کردوتە یەکەم دژایەتیکردنی گەندەڵی و حکومڕانی ڕەشید و پێگەی هەرێمی کوردستان و گەشەی ئابووری هیچ لەسەر ئەو چوارتەوەری دەکەین زۆر بەجددی زۆر بەداخەوە لەو 4 ساڵە بەس بە قسەی فراکسیۆن یەکگرتویان کرد بە سندوقی داهاتی نەوت و گازیان جێبەجێ کرد بە دڵنیا دەکەمەوە ئەو وڵاتی ئێستا قەیران و مشکلەمە لەدەبێت 4 بینەرانی بەڕێز سبەی شەو سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان کاک هێمن هەورامی میوانمە زۆر سپاس بەخێرەوەی خەفەتی نەوێت خەفەتی بۆ پەرلەمان